بەناوی خی گەورە میرەوانە ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵێەوەی بەڕێز و خۆشەویستپێک دەگەینەوانێ. دەربی ئیتالیا بە کۆتا شەوی ڕابردوویکە گولیارێک لووتکەکان مانچستەر یونایتد بردنەوەیکی گرنگ بەسەر ئێڤەرتۆن و ڕیاڵ مەدریدیش لووتکەی ڕیزبەندی بە شێوەیەکی کاتی گرتووە دەستاوی ئەمڕۆ ژیرۆنا یاری لووتکەی مەفتەی خۆی بەرامبەر بە ئاتلەتیک بلباو لەم شەودا ئەنجام دەداتەوە چارەنووسی پێشەنگی ڕیزبەندی خولی ئیسپانی یەکلا دەبێتەوە. سەرەتا بە پێویستم زانی ئەمڕۆ خۆتان زانم مەفتەیە چامپیۆنز لیگە سپەی سەرقاڵی باسکردنە بین لە چامپیۆنز لیگ بە تایبەت و هەروەها لە هۆکارەوەی کە ئەمڕۆ بە شێوەیەکی سەرەکی باس لە مانچستەر یونایتد ناکەم بۆ کاریەوە لەم هەفتەیە مانچستەر یونایتد لە یارەکەی بەرامبەر بە گاڵاتاسەرای یاریی چارەنووسازیە بە تەفاسیلتر باس لە مانچستەر یونایتد دەکەین و باس لە ڕوبەڕووبوونەوەکان دەکەین چونکە لەم هەفتەیەدا سێ ڕوبەڕووبوونەوەی زۆر تایبەتمەند و گرنگمانەیە لە چامپیۆنز لیگ ڕوبەڕووبوونەوەی میلان و دۆرتمۆند و پاریس سەن ژەرمان و نیوکاسڵ لە کۆمەڵی مەرگ کە ئەمە ڕوبەڕووبوونەوەی تایبەتە ڕوبەڕووبوونەوەی بەرشەلۆنە و پۆرتۆ بۆ یەکلاکردنەوەی پێشەنگی گروپەکە ڕوبەڕووبوونەوەی مانچستەر یونایتد و گاڵاتاسەرای کە ئەم ڕوبەڕووبوونەوەیش تایبەتمەند دەبێت بۆ تیپەی کە شان بەشانی بایرن میونخ دەگاتە قۆناغی داهاتووی چامپیۆنز لیگ. ئەمڕۆ باس لە سێ تیپی ئیتالیا دەکەم لەبەروی زۆر کەم وەسانم کردووە لەسەر ئیتالیەکان و زۆر کەم کاتم ماوە بە ئیتالیەکان بەس ئەمڕۆ حەز دەکەم پاش ئەنجامدانی یاری دێربی قسەیەک لەسەر ئیتالیا بکەین قسەی لەسەر تۆپی پێی ئیتالیا بکەین. بە ئەنجامدانی یاری دێربی من جارێکی تر لەسەر هەمان قسەی خۆم سوورم کە وەرزی ڕابردووش باسم لەوە کرد کە ئینتەر میلان و میلان گەشتنە چوارگۆشەی زێڕین و تیپەکانی ئیتالیا گەشتنە یاری کۆتایی پاڵەوانتە ئەوروپیەکان بە شتێکی مفاجئ و بە شتێکی چاڕوان نەکراوە مەسەف کرد و پێویستم بەوە بوو کە ئەم ڕیتم و ئەم ئاستە بەردەوامی هەبێت لەم ساڵە بۆی کە گەشتبینیەک هەبێ بۆی کە تۆپی پێی ئیتالیا بەرەو لووتکە دەگەڕێتەوە تۆپی ئیتالیا بەرەو بێزی دەگەڕێتەوە یانەکانی ئیتالیا بەرەو بێزی دەگەڕێنەوە. بەڵام بە ئەنجامدانی یاری دێربی ئیتالیا دەرکەوت کە بۆ نمونە یەکەم و دووەمین ڕیزبەندیم کێمە باس لە دێربی ئیتالیاکەین ڕاستە یاری خۆشمانە بۆ ڕاستە یاری تایبەتمەندان هەبوو بەس ئەبێ ئێمە بۆ پێوەری خولەکان کاتێگەین ڕەخنە لە خولی ئیتالیاگرین من لە کاتی تراستایش یەکەم لە کاتی تری شارڕەخنە لە خولی ئیتالیاگرم و ڕەنگە خودی خۆشم زۆرم پێ ناخۆشەکە ڕەخنە لە خولی ئیتالی دەگرم بەڵام ئێمە ڕاست و ڕەوان بە حەقبێژی خۆمانە ڕێن چی شایانی ڕەخنە بێ ڕەخنەی لێ دەگرین چی شایانی ستایش بێ ستایشەکەین لە نمونە وەریگدا واس لە ڕوبەڕووبوونەوەی دۆرتمۆند و بایرن بێنە لەبەر ئێسام ساڵ وا سەیرەکرێت لیڤەرکوزن و بایرن ڕکابەری سەرسەخت بن کە یاریی بە چێژ بۆ ئەنجام درا یاریی لووتکە بوو ئێمە و یاریەمان بینی یەکێک بوو لە هەرە یاریە بە چێژەکە. ڕوبەڕووبوونەوەی لێڤەرپۆڵ و مانچستەر سیتیمان هەیە لەم هەفتەیەدا ڕوبەڕووبوونەوەی کلاسیکۆ هێشتا لە بیر و هزرماندایە یاری دێربی مەدرید هێشتا لە بیر و هزرمانایە لێرەشدا دێربی ئیتالیامان هەیە کە ڕوبەڕووبوونەوەی کێ بوو یوڤە و ئینتەر میلان. یعنی ئەگەر لە ڕووی کواڵیتی یاریکردنەوە وەریگری یاریکی تەکتیکی باوەڕ بکەن لە یاریکی خەشن و لە یاریکی خەتعی تیپی ڕکابەر بۆ یاریزانەکانی ڕکابەر لە ئەم یاریزان ینی ئیستیفزازی بەرامبەر یاری پێکردنی بەرامبەر لێدانی بەرامبەر تەمسیلکردن ینی بەجددی دێربی ئیتالیا ئەم شەو کە من دانیشتم بە دیاریەوانێ وەکو بینەرێکی تۆپی پێ وەکوەوەی کە چێژێک ینی من حەزم لە یاری سێویژ نییە حەزم لە یاری پێنجویژ نییە حەزم لە تیپێک نییە بە بیست لەم سە تۆپێ بکاتە گۆڵەوە بەس حەزم لە یاری بەرگری چ ڕێژەیە حەزم لێتی بەرگریەکی تۆکمە بکەی بەهێز ڕوبەڕووبی تاوانێ بەڵام لەگەڵ یا هێرشی هەڵگەڕاوی منەظەم بکەی بەرگری کارەکانێ بە شێوەیەکی جوان تۆپ بپچڕێنن بە بێەوەی ئازێتی تیپی ڕکابەر بن حەزم لەم جۆرە یاریکردنەش هەیە و ئەمە یەکێکە لەو یاریە تایبەتمەندانەی کە من زۆر تالیبیم بەڵام ئەوەی ئەم شەو ڕوویدا لە دێربی ئیتالیا باوەڕ بکە هیچیان نەبوو نیارێکی تەکتیکی بەرگری بوو نیارێکی تەکتیکی هێرشبەری بوو یعنی نە یاریەک بوو کە شایان بێ بە واتای دێربی ئیتالیا کە ئەو بە ئەو ناوە قورسەی کە دەدرێتێ بە دێربی ئیتالیا ئێمە چاوەڕێ لە یاری ئینتەر و یوڤە بکەین. ئێستا بەشێک لە هاوڕێیان بابەتەکە ڕەنگە
بۆ لێک بنەوانێک کە من هۆکاری خراپی یاری دەربی بۆ ئەم کابرایە جەرمۆ کە پێی دەوترێت ماسیمیلیانۆ ئەلێگری باوەڕ بکەن ئەگەر بە دیوێکی بازاڕی قسە بکەین ئەلێگری ئەو ڕاهێنەرەیە لە فوتبۆڵە نەیاری دەکات نەدەژێڵەتی پێ ڕکابەر یاری بکات تۆ کە نەیاڵیتی پێ ڕکابەر یاریکی دەخۆ یارەکە بکە بەڵام ئەم کابرایە یعنی ئەمە لەهجەی دەرەوە ینی لە وشەیەکی وەرزشی یا بۆتان ڕێخەم ئەلێگری ئێستا لە بواری ڕانانە نەیاری دەکات نێڵەتی پێ ڕکابەر یاریکە لە کاتێکا تۆ کە نەوێشتی پێ ڕکابەر یاریکە بێ خۆ دیارەکەی بکەی بەڵام ئەو خۆشی یاری ناکە یعنی بەجددی ئەم شەو تووشی لێشیاوی ئینتەرمیلانیش سەیری لێ تێکچوو بوو نێزانی لە بارودۆخەکەیە چیەکە بەڵێ پلانی یۆڤانتۆس یاریزانەکانی وەکو بەرگریکردن و کۆم حاڵەتانە یاریزانی زۆر باشن یوڤە خۆی هەر بنیادی یەکێکە لە تیپە عریقەکانی ئیتالیا یەکێکە لە تیپە ناودارەکانی ئیتالیا کاکە یۆڤانتۆس ئەگەر نازناوەکانی ئیتالیا وەرگری گەورەترین یانەیە لە ئیتالیا ئەگەر نازناوی ئەوروپیەکانی ژۆرگری یەکێکە لە گەورەترین یانەکانی ئیتالیا یۆڤانتۆس تیپێکی مێژوویە تیپێکی عریقی ئیتالیا گەورەترین تیپی ئیتالیا لە سەراستی ناوخۆی کە خاوەنی زۆرترین نازناوەکانە یوڤە بێ خاوەنی یاری ڕەسەنی خۆی بێ یۆڤانتۆس لە 2 ساڵی ڕابردووشە ئەو پەڕی مەرکاتۆی ئەنجام داوە گرێبەستی نوێی ئەنجام داوە تیپەکە بەردەوام ڕێکخراوەتەوە تیپەکە بەردەوام نوێ کراوەتەوە وەرزی ڕابردووش کە گەشتوی دەتە کۆنفرانسی گاتوونە وەرزەش بۆیان کردووی بە ئەوەی کە تۆ هەفتەی یەک یاری بکەیت بەڵێ وەکو ئەنجام یوڤە ئەنجامی زۆر باشە وەکو ئەنجام ماسیمیلیانۆ ئەلێگری کێشێکی نییە لەگەڵ یوڤە پلەی دووەمی خولی ئیتالین دوو خاڵە دوایانترن لە ڕکابەریدان زۆر باش دەرکەوتون زۆر بە بێزی دەرکەوتون یاری میلانیان بردووەتەوە ئەوەی لەگەڵانتەرات یەکسان بوون ئەها شتەکان لە سوودی یوڤە وەکو ئەنجام بەڵام یۆڤانتۆس ئەو تیپە نییە یۆڤانتۆس گەورەی ئیتالیایە بەڕاستی ئەلێگری ئەم کارانەی دەیکات لەگەڵ یۆڤانتۆسا هیچ باسکردنێکی نییە ستایشەکەی وەڵی هیچ ستایشێکی بەرناکرد ڕەخنەی لێگری هەموو ڕەخنەیەشی بەرەکرد یعنی ئەتەوێ شێوازێکی یاریکردن بۆ یۆڤانتۆس بدۆزیتەوانێ وڵی بەداوای لێبوردنەوە من ناتوانم بیدۆزمەوە بێم لێرەیە بۆتان شیکاریکم خۆڕەنگە لاوازەکەش لە ئاستی منابێ لەو بێ من نەتوانم ئەو شێوازاریکردنی یوڤە بدۆزمەوە بە دیاریکراوی بەڵام من ئەوەی ئەم شەو بینیم لە یۆڤانتۆس بە تایبەتی کە دانیشتم لە دەربی ئیتالیا باوەڕ بکەین جێمی یەکەم شێوازێکی یاریکردن بوو لە ناوەڕاستەکە شێوازێکی یاریکردن بوو لە جێمی دووەم یاریی تر بوو لە کۆتاکان یاریی تر بوو خۆ هەنێ تیپ لە کاتی باردۆخی یاریە تیپەکە ڕێگەخەنەوە بەم شێواز یاریکە بەڵام شێواز یاریکردنەکانی یوڤی لە یەخولەکە ئاگۆڕای ئەنی شتێ نەبوو تەکتیکی بێ سروفی یاری دابەشبوونێکی سەر لێ شێواوێنەی یاریزانەکان بەڕاستی من ینی بەداخ بووم لەوەی کە دەربی بەم جۆرە کۆتایات بەڵام وەکو ئەنجام یۆڤانتۆس ئایبینیە ئەکرێ ئەم ساڵ یوڤە بگاتەوە بتاڵ و ساڵی دوایەوە واز لە ئەلێگری بێنێەوە بەرپرسانی یۆڤانتۆس بیر لەوە بکەنەوانێت کە ئەمان چتیپێکی گەورن و چتیپێکی ناودارن و چتیپێکی بێزن پێویستیان بە ڕایەنەرێکی پێرفێکتێ پێویستیان بە ڕایەنەرێکی ناوازێ بێنن نەک دوای چەندین ساڵە لێگری بێنەوە بیکەنەوە ڕایەنەر کە هیچ پێشونێکی نەبێ سیمۆنی ئینزاگی من یعنی حەز ناکەم هیچ قسەیە لەسەر ئینزاگی بکەم بە هۆکاریەوەی باوەڕ بکەن کە ئەم شەو ئەلێگری وەکو وتم وەکو باسیشم کرد لەگەڵەوەی خۆی یاری نەدەکرد سەری لە ئینتەرمیلانی شتێکگابوونەی دەیەشت یاریکە ئیتر بە حاڵەتی لێدانەتوندەکان بێ بە حاڵەتی پەستانکردنی یاریزانەکانی بێ لەبەری یاریی زۆر تونند و تیژیان کرەم شە یوڤە ینی لە ڕوبەڕووبوونەوەی یاریزانەکانە زۆر تونند و تیژانە ڕوبەڕووبوونەوانێ وارێکی زۆر تونند بوو و ینی بەجددی لە چوارچێوەی یاریی تۆپی پێچوو بۆ دەروانێ و من هیچ سەرزەنشتێک نادەم بە سەرنجاگیان من پێم وایە شێوازاریکردنەکەی یوڤی و ئەو شێوازی ماسیمیلیانۆ ئەلێگری پەیڕەوی کرد هۆکار بوو بۆی کە ئینزاگی نەتوانێت ئاستی خۆی بەو بەهێزە دەرکەوێت لەگەڵەوەی هێشتا ئەنتەرم پێ باش بوو پێ تیپێکی بەهێز بوو لە یاری ئەم شەوە و نزیکتر بوو بۆ تۆمارکردنی سەرکەوتن بەڵام بارودۆخەکە بەو جۆرە ڕۆیکە یەکسان بوون ڕۆماکەی مۆرینۆ ئەگەر
پاش تێپەڕبوونی چەند هەفتەیەک قسەیەکی لەسەر بکەین بەڵام ئەگە پرسیارێکی تایبەت بە دێربی هاتبێت حەز دەکەم وەڵامێ بدەمانی لەبەری تەوەری دووەمیشم باس لە ڕیاڵ مەدرید دەکەم کاکە مەسرور و کاکە ماریۆ دەستیەوەش خۆش کاکە چێنەر سەرنجێکی جوان هەرەوەی وتم کە ئەلێگری نەخۆی یاریدەکان نێڵە تیپی بەرکابەری ژاریکاویش ڕێک بابەتەکەی بەو جۆرە نووسیوەتانێ ئەڵێ جارێکی دیکە ئەلێگری سەلمان دی کە لە یارە قورسەکان بۆ نەدۆڕانیەت نەکبردنەوە سەرنجێکی زۆر جوانە دەست خۆش بێ کاگەر سەلان ڕێز و خۆشەویستیم بۆ دەیە بەڵام من ئاگام لە هەموو کەسانەیە کە بینەرمان من وە دەرزانم کێش بینەر نیەسا چ کەسێکێتە لای من نیشانی ئالای منەوە من ئاگام لە بینەرەکانەیە تۆش هاوڕێکی عزیزی خۆمانی باکسەوە من هەمووی قوبوڵ دەکەم بەڵام ئەمەوە کە سەرنجێک دەی کە تێبینیە گەی لە زمنی ئەوانەبی کە سیلسیلات لەگەڵ بەرنمەکان هاتی نەک بۆ نمونە من 4 بەرنامەوەسفی بەرشەلۆنە بکەم لێ شوێنێک ڕخنی لێ بگرم تۆ بی بەسە و تەوقیتەوە بگری کە من ڕخن لەو دیوی بەرشەلۆ ناگرم ئەمە بەلای منەوە ناخۆش و بێئینسافیە لەبەر تۆ ناکرێوانە و لایەتکەیت و دانیشی لەبەر ئەو خولەکەی کە خۆ ئامانجەیە قسەکەت پێ قوربانە بم سواس دەگەم کاگە شەماڵ بەس میلان سوودمەم بوو بەڵێ میلان سوودمەم بوو کاگاکۆڵێ سڵاو هەرچەندە دوورە لە تەوەرەکەت بەڵام مۆرینۆ کۆنتی دوو ڕانەرنکاوە جگە لە تۆتنام لە مویانەکانی دیکە دەستکەوتیانە بۆ جگە لە تۆتنام بۆچی بە بڕوای من تۆتنهام یعنی ئەو یانە گەوری ئینگلتەرانیە ئەمە خاڵی یەکەمە کە دەبێ بزانرێت لەسەر تۆتنام دووەمین خاڵ بەهێزی ڕکابەری لە ئینگلتەرا وای کردووە کە تۆتنهام هەرچەند پێشکەوێ پێوەی دیار نەبێت چونکە وەرە سەیری بێزبوونی مانچستەر سیتی کە وەرە سەیری بێزبوونی لیڤەرپوڵ کە وەرە سەیری نوێبوونەوەکانی مانچستەر یونایتد کە وەرە سەیری نوێبوونەوەکانی چێلسیگە خۆ ئەوانیش دۆخیان خراپە وەرە سەیری نوێبوونەوەکانی ئارسناڵکە ڕکابەری بێزی پریمەر لیگ و گەورەتربوونی گەورەکانی ئینگلتەرا بەسەر تۆتنهامە وای کردووە کەم تیپە لەگەڵ ئەو ڕانەرانەش ئەنجامی نەبێ ئەمە جگە لەوەی دانیال لیڤی سەرۆکییانەکە هۆکاری سەرەکی بۆ بۆی کە لە سیستمی بەڕێوەبردنی تۆتنامان کام ڕانەرانە نەتوانێت نەتیجەی گەوریان بێ ئەگنا خۆڕەنگە مۆرینۆش 7 ساڵ دەرفەتی بیتێ لە تۆتنام شتی زۆر جیاواز بۆ تۆتنام کە 5 ساڵ دەرفەتی بیتێ لە تۆتنام شتی زۆر جیاواز بۆ تۆتنام کە بەڵام کاتێ تۆ ساڵ و نیوە 2 ساڵ دەرفەتی یا بەڕانەری لە 2 ساڵی چیوان ناکرێت فەرمومان سەرسیتی یەکەم ساڵ هاو گواردیۆلا نازناوی پریمەر لیگیشی نەبەردەوانێ و نازناوەکەشی لەدەزە بەڵام هاتم پرۆژەکان لەگەڵ گواردیۆلا بەردەوام کرد هەلیان نە پرۆژەکان بەردەوام کردەوە تا پریمەر لیگیشی کۆنتترۆل کردو و چامپیۆنز لیگیشی بردو و هەموو نازناوەکانی دەستەبەر کرد سیستمی کارکردن بەم جۆرەیە و ڕەنگە و سیستمە کارکردنە لە تۆتنام هەر بەو جۆرە نەبێت ڕیاڵتە ئێستا دەنگ و باسی هێرشبەر نییەوە با بکەینە مانگە ئیشاڵا قسەی تاو لەسەر دەکەین دێربی یاری بێتام هەردووشیان بۆەوە هاتبووم بەز نەدۆڕێن بەداخەوە کتیچی تاکاڵێ پێشتر لە خراپی ڕیال بارسا دەبەوە پاڵەوان بەڵام بۆ مۆرزە سەکەم شتەکە پێچەوانە بێتەوە کاکە ڕێبارجان دەست خۆش بێ دێربی ئیتالیا چێژ بەخەش بوو نەبەخوا هیچ چێژێکی تیان نەبوو یوڤار شەڕی کۆکردنەوەی خاڵەکات بۆرزی دات و نا باسکردن لەسەر شوێنگرەوەی ئەنچلۆتی لە ئێستاە تۆزە قورسە قوربانی کاکە مەڕوانی حاجیوەلی بم خۆشەویستی براکەم کاکە هاواڵێ وەکو یارەکەی بەڕازیل و ئەرجەنتین بوو چ مدەڕیبێک چاکە بۆ یۆڤانتۆس وەڵا هەموو مدەڕیبێکی خاوەن ستایلی نوێی یاریکردن زۆر باشە بۆ یوڤە بەس واز لە ئەلیگری بێنێ باش نازام کاگاوکاری ژەڵێ دێربیشی خۆش بووی تر تعلیقەیە یا بەجێتی نازام زۆر باشە لیڤەر ئەم ساڵ پێش سیتی و ئەرسناڵەکەوێ کاکە ژیر ئێمە دەمێکە قسەی خۆمان هەر لەم شیکاریە لەسەر پریمەرلیگ وەرزی ئەم ساڵ کردووە گەربینەری سەرەتای بەرنامەکانی لەمان نیەژ ئێمە قسەی تاڵمان کرد حەز دەگەم وەستانێ بکەم لەسەر ڕۆما پێشەوەی بچمە سەر ڕیاڵ مەدرید و باسی بردنەوەکەی ڕیاڵ مەدریدکی طبعا بە جیاواز لە ساڵانی ڕابردوو لە مێرکاتۆی یەکەم لە هاتنی یەکەم و لە هاتنی دووەمی ئەم ساڵ ڕۆما تیپێکی بەهێزترە ڕەنگە تۆ لایەنگری مۆرینۆبی
ڕەخنە بگری بڵێ ئەم قسەی تۆ بێویژدانیتە و ڕەنگە تۆ ڕقت لە مۆرینۆ بێ ڕەنگە تۆ ڕقت لە مۆرینۆ بڵێەوە خاترێک دێکاوە بەسانەیەڵێ بێسترە باوەڕ بکەن ڕۆما تیپەکەی مۆرینۆ بە هەردوو دیوەکەی حەقەڵەگرێ ئەوەی ڕقی لە مۆرینۆ بێتوانێت باسی بکەوەی کە مۆرینۆشی خۆش بێتوانێت باسیکە بۆ ئایا ڕۆما گۆڕانکاری کردو بەڵێ ئەتوانین بڵێن ڕۆما کۆمەڵی گۆڕانکاری کردووە لە بەرگری کار لە ناوەند لە هێرشبەر هەموو یاریزانی نوێی هێناوەتە تیپەکەوانێ هەموو یاریزانەکان نوێنەوە نوێکارین و مۆرینۆ ڕەزامەندی لەسەر نیشانداوە ئەمە لەم دیوەیە بە دیوی گەشتبینیە توانی باسی ڕۆما بکەی لەوەی کە گرێبەستەکان ئەنجامداوە بەڵام بە دیوێکی تر ئەگەر بچینە دیوی واقعی واقع ئایا ئەو گرێبەستانەی ڕۆما کردوێتی گرێبەستی کوێ بوون ئایا ئەو گرێبەستانی ڕۆما واژووی کردوون یاریزانی چی پێک بوون چی یانەیەکی تر ڕکابەری دەکردن چی یانەیەکی تر هەوڵی بەدەستێنانیان ڕۆما بەدەستێنن پاریدێس و سانچێز و لۆکاکۆ و یعنی هەموو ئەم ناوانە ناوێکی دیار نەبوون بۆیانە ڕکابەرەکانی تر لە ڕکابەرێکی بێزان نەبوون بۆیانە ڕکابەرەکانی تر لۆکاکۆ گفتوگۆیە بوو لەگەڵ ئینتەرمیلانان لەو کاتەیە یۆڤانتۆس پەیوەندیی پێوە کرد لەگەڵ یۆڤانتۆسا گفتوگۆی لەگەڵ یۆڤانتۆسی شاکر وەکو بژاردێت تاقیکاتەوە ئینتەر بە ڕقاکەوتن گرێبەستەکەیان فەشەل بێنا یۆڤانتۆسیش لەسەر پارەکە لەگەڵ ڕێنەکە و دواتر هاتە ڕۆما و لە لای مۆرینۆ یاری کرد کە لە دو ساتەکاندا هاتەم تیپەوە بەڵێ سەردارەزمموی ژاتۆتەم تیپەوە بەڵێ ئەتوانین بڵین وەکو گۆڕانکاری لە تیپەکەیە مۆرینۆ کۆمەڵە گۆڕانکاری لە تیپەکەیا کردووە ناڵێن یاریزانی کواڵیتی بەرزی باتۆ ناڵێن یاریزانی پێرفێکتی باتۆ بەڵام ئەگەر تیپێکیش پێویستی بە گۆڕانکاری بێم گۆڕانکاریش بۆ مۆرینۆ کراوە بۆیە لەم حاڵەتەدا دەچینە سەرچی دەچینە سەرەوەی ئەم ڕۆمایی شەوی ڕابردوو بینیم کە کاتێک گۆدنێزی گۆڵی لەگەڵ تۆمار کردوانێت چەندین هەوڵی دا تاوی بە گۆڵی سەرکەوتنگی سەر ڕاوی گۆڵی دووەمیشی تۆمار کرد گۆڵی سێمیشی لە ئۆدنێزی تۆمار کرد و ڕێگەی سەرکەوتن و سێخاڵ یارەکەی دۆزیوانێ و ئێستا هاتۆتە پلەی پێنجەمی ڕزمەندی ئەگەر هاندەری مۆرینۆی دەگەر ڕقت لە مۆرینۆ من بڕوام وایە ئەم ساڵ بەمەی کە کراوە ئەم ساڵ مۆرینۆ هەر چۆنێک بێت دەبێت ڕۆما بگەێنێتە چامپیۆنزێکی وەرزی دااتوو بۆ ئەوەی ئەزمموی کاروانی کارکردنت لەگەڵ ڕۆمایە وەکو ئەزممونێکی سەرکەوتو وەسەفکرێت دەگەر چیەر سەرکەوتوێت تۆ کۆنفرانسلیکە بردۆتەوە نیهایی یۆرۆلیگە بۆم تیپە ئەنجامداوە بە لێدانەیەک لاکەرەوەکان هەموو کەس دەزانێت لە لێدانێکی سزا لە یاری کۆتایی یۆرۆلیگا بێبەش کرایەوە نازناوەش دەستەبەرە کرد ئەم دەستکەوتانە و هەبووە بەڵام جوانترین دەستکەوت جێڕانەوەی ڕۆمایە بۆ چامپیۆنزلی گرتنی چوارپلەکەی پێشەوەی ڕزبەندیە کە بەم پێگاتی و بەم گۆڕانکاریانی بۆ مۆرینۆ کراوە شتێکی ئەندە قورس نییە وەمۆ لە تواناشیدایە ئەمە بکات زۆر کەس باسەوەکەن مۆرینۆ ئەکسپار بوو بێ و بەرەو پێشچوونی نە مۆرینۆ لە ستایلی تایبەتی خۆیەتی ئەو ستایلی مۆرینۆ کلاسیکی تۆپی پێ چەند پێش بکەوی چەند بڕۆیتە لووتکە چەند بەهێزبی چەند لە تەکتیکا پێرفێکتی چەند تەکنیکی یاریزانەکانێ پێرفێکت بێ ئەم قسەیە ڕەنگە تۆزێ خراپ لەسەرم بکەوێ بەڵام ئەمە واقعە ئەمە فەنی یاری کلاسیکە ئەو شێواز یاریکردنی مۆرینۆ شکستە پێێنێ ئەو شێواز یاریکردنی مۆرینۆ شکستت پێدێنێت چونکە بۆ پلانی کلاسیکی تۆپی پێ یاری تێگانەکەی ئەلێگریە تەواوە یاریلەتی پێرکابەر تێگەی ئەمە یارای بەڵام لەگەڵیشە لە کاتی هێرشبردنا لە کاتی تۆپلابوونا ببورن تیپێکی منەظەمی تیپێکی بەهێزی دەزانیت چۆمگەی بە گۆڵی تیپێرکابە بۆیە شێوازەکەی مۆرینۆ دڵنیا بە لەوەی لە تۆپی پێیا بەردەوامە بەڵام لە کۆتاییە ئەبێ ئەمساڵ ڕۆما بگەینێتە چامپیۆنز لیگ چونکە ئەگەر ئێمە وردبینەوە لە گرێبەستکردن بەڵێ ئەتوانین بڵێن ڕۆما گرێبەستی بۆ کراوە وەکوتیشم حەقیەوەشی پێم کە گرێبەستەکانی پێرفێکت نین یاریزانە سوپەرەکان نین بەڵام ئەگەر ئێمە ڕۆما وەرگرین لە مۆرزەی خولی ئیتالیا ڕۆمایەکێکە لە تیپە باشەکانێکێکە لە تیپە بەهێزەکان و لە توانای دا چوار پلەکەی پێشەوە ڕزمەندی بگرێ و بە گەیاندنی ڕۆما بە چامپیۆنزیگی وەرزی داهاتوو من بڕوام وایە مۆرینۆ ئەرکەکەی زۆر بە سەرکەوتووی لەگەڵ ڕۆما تەواو دەکات ئەگە خۆی بڕیاری بەردەوامبوون باو کاتاکە بێ کارگەڕی ڕۆما خواستەکانی مۆرینۆ جێبەجێ بکەن بۆی لە چامپیۆنزیگا بە بەهێزی دەرکێت دوای نەکەوێتە بۆڵە بۆڵۆک و ڕانەرەکانی تر بە پێچاوانەشەوە سێ ساڵ یارکەکەی خۆی لە ڕۆما بە جوانترین شێوە کۆتایی پێبێنێت و کۆتایی وەرزی دەتوانێت لەگەڵ ڕۆماوە ماڵ ئاوایی بکە
تیپێکی دیکە بۆ کارکردنی بدۆزێتەوە. کاکە هاواڵێ ئۆنایەمری باشترین چارەسەرە بۆ UVR وەڵا ڕایەنەرێکی زۆر باشە بەڵام نازام دەگونجیان نەگونجێت. دەچینە سەر تەوەری دوم کە بمەوێ قسەیەکی لەسەر بکەم. طبعاً وەکو تیشمان لەم ئەنجامەی دوێنەی دێربی میلان سودمەندترین یانە بوو کە جیاوازەکەی لەگەڵ ئینتەر میلان بۆ 6 خاڵکەم بۆ و لەگەڵ یوڤە بۆ 4 خاڵکەم بۆ کامەش بارودۆخێکی باشتر بوو بۆ میلان. طبعاً لە ئەنجامەکانی دوێنش کە بەدی هاو ئەریک تین هاک مانچستەر یونایتد بردنەوەیکی زۆر تایبەتمەندی بەسەر ئێڤەرتۆندا تۆمار کرد. جیاوازەکەی لەگەڵ ئارسناڵی پێشەنگ بووە 6 خاڵ. مانچستەر گەڕایەوە نێو ململانەیە گەڕایەوە نێو بەهێزیەکان گەڕایەوە نێو چۆبرچەکان. دوو هەفتەی داهاتوو مانچستەر 2 یاری بەهێزی لە بەردەمدایە. واتە پێش کۆتایەتنی قۆناغی یەکەم بە کۆی گشتی کارەکانی تیناک لە وەرزی ئەمساڵ ئەنجامەکانی مانچستەر یونایتد خراپ نین چونکە تیپەکە ڕاستە کۆمەڵی ئەنجامی خراپێنا بەڵام کۆمەڵی پێکانیە بوو لە یاری گەڵەتەسەرای زیاتر لەسەر مانچستەر یونایتد دەوەستم. بەڵام حەز دەکەم باس لە ڕیال مەدرید بکەم و باسێکیش لەوە بکەم کە پەڕێوەبردن چۆنە لە ڕانان. ئیدارەدانی تیپ کە ئەڵێ هەر ڕانەرێک ئەڵێن ئەم ڕانەرە دوورەخرێتەوە ئەم ڕانەرە پلان بۆ دوورخستنەوە بۆ ژووری جلگۆڕینی تیپەکە تێک چووە. ئەمە یەکێکە لەو قسانی کە بەردەوامەکرێت. یاریزانەکان ئاران نین لە ژێردەسەڵاتیە. ئەوەی یەدەگە داوای سەرکیەکە ئەوەی سەرکیە داوای بەردەوامیەکە ناوێت دابنیشتێنرێ. سەیری ئەم لێدوانانە بکەن پێشەوەی ڕایەنەرێکی تەکتیکی بی پلانی 4-3-3 پلانی 4-2-3 پلانی 3-4-3 هەچ پلانێکی تردانی ئەمانە کۆمەڵی کێشەی ڕایەنەرن. ئەمانە کۆمەڵی کێشەی ڕانەرن کە بەردەوام باسی لێوەکری. لەگەڵ تیپی ڕکابەر لە دوانی تون دژی تیپی ڕکابەر لەسەر ناوژیوانەکان هەموو ئەمانە کێشەی ڕایەنەرن لەگەڵیشیا یاریکردنی شیازی تیپەکە لەگەڵیشە ئامادەبوونی پێگاتی تیپەکەمان هەمووی کێشەی ڕایەنەرن. بەڵام ئەم کێشانەیەکی لە ڕیال مەدرید دیار نییە. هیچی لە ڕیال مەدرید دیار نییە. بۆ لەبەروی کابرایەکی ئارام ڕانەرایەتی ئەم تیپاکە کابرایەکی لەسەرخۆ کابرایەکی سەرسپی کە ساڵانێکی زۆری لە وەرزشەیە بە یاریزانی بە ڕانەری بەڕێکردە. ئێمە چۆن حەقین بە تینهاگ لەوەی کە لە هەنێ یاریە ئەسە بۆ نمونە تینهاگ بەرامبەر بە مانچستەر سیتی شکستێنێ من 10 جار باسی پێکانی مانچستەر یونایتد دەکەم. 10 جار باسی پێکانی مانچستەر یونایتد دەکەم لەبەرەوەی بەڵێ پێگاتەکەی نوقسانە لە ڕوبەڕوونەوەی مانچستەر سیتیە. بەرامبەر چێلسی شکست بێنێ هەر 10 جار باسی پێکانی مانچستەر یونایتد دەکەم. لە کاتی شکستەکەی تۆتنامیشە یەک ڕەخنم لە تینهاگ نەگرتووە بگرە دەستخۆشیم لە شێواز یاریکردنی مانچستەر یونایتدیش کردووە. بەڵام کە تۆ بە کریستال پاڵاسە دۆڕێی کە تۆ بە برینفۆردە دۆڕێی ئەبێ ڕەخنە و لێ بگیرێ ئەبێ سەرزەنش بکرێ لێو قوبوڵ نەکرێ. فەرقی ئەم دۆڕانە بەم دۆڕانە. ڕیال مەدرید یعنی یاریەت لە کۆمەدی دوو دۆڕانەوە بەڵام تیپێکی هاتووی تۆ بۆ پڕێمنی بەڕێیەکەی. ئێستا شەوێ ڕابردوو لە 2 گۆڵچی هیچ گۆڵچێکی سەرەکی یاری نەکردەوە. میلیتاو تووشی پێکان بووە. کاماڤینگا بەم دوایە تووشی پێکان بووە کە تازە لە تیپەکە دابڕاوە. بێلنگام دوای 2 یاری گەڕاوەتەوە. لەولاوە ڤینیسیۆس جۆنیۆرە لە دەستداوە ئاردا گولەرێ لە دەستداوە. یان ئەگەر بچیتە سەر پێکانەکانی ڕیال مەدرید 6 بۆ 7 یاریزانی سەرەکی تیپەکە پێکانیە بوو. بەڵام کە تۆ سەرەتای وەرز تیپەکە و ئامادەکەی کە دیاریەکەی 30 یاریزانە هەبێ ئەبێ ئەگەر 5 یاریزان 6 یاریزانی شە پێکانیە بوو بەرامبەر بە قادش کاتی خاڵە لە دەستدا بیانووی پێکان نێنیتەوە ئەبێ لە قادش هەر بەریتەوە. خۆمە ئینجاز نییە بەڕای من بۆ چیرۆتیەکە بێمەوەکو ئینجاز باسیکەم من باسی بردنەوەکەی ناکەم لە قادش چونکە من پێم وایە ئەم ڕانەرە گەورانە کە لە تیپەکانە کارەکەن بۆیە کە ئەم یاریانە گەر پێگاتشیان تیپی دووەمی ژێر سەرکەوتن بۆ تیپەکە بێنن چونکە ئەوان بۆ ئەوە گەورەن و بوون بە ڕانەری یانەیەکی گەورە. ئەی ناوهێنانی ئەنچیلۆتی بە جیاواز گواردیۆلا بە جیاواز تۆخێڵ بە جیاواز کڵۆ بە جیاواز بۆ چییە؟ بۆیە کە لە حاڵەتی قورسە لە حاڵەتە دژوارەکانە تۆ ئەم تیپۆ بە باشترین شێوە بۆ بەڕێوە بەرن. ئەمە بەو دیوە ئەستایش ناگەم. بەڵام تۆ کە سەرەڕای ئەم هەموو پێکانە
نەیە ڕەخنە بگری لەوەی کە تیمی پزیشکی تیپەکە و خراپە بۆی پێنتۆز ڕانانی توانە جەستەیەکانی قورسە بۆی کاریگەڕیانەکە تیپی تۆکمان بۆ دروست نەکردوین یعنی حەز دەگەم یەک لێدوانی ئەنچیلۆتیم پێ بڵێن دژی کاریگەڕیانەکەی دژی یاریزانەکانی یاخود یاریزانێک بێنە ناڕازی بێ لەوەی ئەنچیلۆتی یاری پێناکە ناڕازی بێ لەوەی کە هەیە هازار دیش لە کۆتا لێدوانەکانیە کە نزیک بوو لە ماڵەواییکردن لە ڕیال مەدرید ئەنجا هاتە سەر شاشەوتی من دەمیست دەرفەتی زیادکردنی یاریکردنم هەبێ لە ڕیال مەدریدە لە کۆتاییەکانە لە سەرەتاوە نا یعنی سەیریکەن بە کەمترین زیانەوەتی بەڕێوە بچێ نەڕەخنە لە داوەر نەڕەخنە لە چیمەنی یاریگا نەڕەخنە لە ئەشەدوو ڕەخنەی خشتەی یارەکانی هەبووە کە بەردەوامە زۆربەی زۆری ڕانەران ڕەخنەی خشتەی یارەکان و زۆری یارەکانیان هەیەکەمە هەموو بەردەوام ڕانەرێکیکە بەڵام لە شوێنی شیاوە تۆ قسەی خۆتەکەی سەیریکە ئەنچیلۆتی بیانوگر نییە لەوەکەیە بەڵام لە کۆبوونەوەکەی لەگەڵ ناوبژیوانان و لەگەڵ ئیتیحادی ئیسپانیا بەگشت ئیتیحادی ئیسپانی بەگشت داوەڕەکان بەگشت ژیان ناچوانێ لەسەر نەدانی حەقی ڕانەرەکان کە هیچێک لەو ڕانەرانەی کە داوای حەقەکەیەکەی چیکی سیتیەم بووکەیانەی بەرشەلۆنە حەقەکەی نایە لە شوێنی خۆیان ناڕەزایی گەورەی هەیە بەڵام بەڕێوەبردننی تیپ ئەمە سیستمی بەڕێوەبردنە ئەبێ تۆ لەگەڵ قادشە ئینجاز نییە بێن باسی سەرکەوتنەکە بەڵام نابێ ئەبێ ئاوا بەهێمنی بیتە دەرەوانێ بەهێمنی بەبێ و هیچ کێشەیەک دروستکەی چەند یاریزانە پێکانە تۆ پێگاتێ و هەڵبژاردووە خوای ئەکرد دە یاریزانە پێکانە بوو تۆ سەرەتای وەرسی یاریزانە لەبەردەما بۆ لە کۆبوونەوەی کارگەڕی تیپەکەیان ڕازی بوو لەسەر ئەم سی یاریزانە پێوە بۆ بەم سی یاریزانە و وەرزەکە بەڕێیەکەی کە دە یاریزانە پێکانی بێت تۆ هێشتا بیستن لەبەردەمامەوە ئەگەر تۆ سێ هێرش بەرێ پێکانیە بێ و هێرش بەرمێنیتەوە لەم کاتایان ڕەخنە بگری ئاساییە بەڵام کاتێ بە کۆی گشتی دیاریزانە لە هێڵە جیاوازەکانە پێکانە بێ چەندە کاریگەر بنەو یاریزانانە تۆ بۆت نییە لە ڕوبەڕوونەوەی قادشا شکست بێنی لە ڕوبەڕوونەوەی تیپێکی دیکە تۆ شکست بێنی یاخود خاڵ لە دەست بدەیت تەنها لە ڕوبەڕوونە گەورەکانە مەجاالێ و بیانەوەیە بۆیە من سیستمی ڕیال مەدرید وەکو بەڕێوەبردننی ڕیال مەدرید وەکو سیستمێکی جوانی بەڕێوەبردن ناوێنم ئیتر دەسەڵاتەکەی پێرێزە کانچیلۆتی دەسەڵاتی نەبێ بەرامبەری کەوەگەوەی کە هەنێکم قسەیەکەن کەسایەتەکە بۆ خودی ئەنچیلۆتی دەگەرێتەوە من ئەم شتە نازانم بەڵام مەبەستم لە چی بوو لەمە مەبەستم لەوە بوو ئەو ڕەخنەی کە لەو کاتە لە تینهاگم گر لە بەڕێو لایاری کریستال پاڵاسا ئێستا ئەنچیلۆتی بدۆڕایە ئاوا دانیشتم لێرە سەرزەنیشتمە کردو لەبەری هیچ مەجالێکی لێ خۆشببوونی نەبوو لەم کاتانە سیستمی بەڕێوەبردن ئەبەم جۆرابێ سپەی چامپیۆنز لیگە ئاوەتی گرنگمانە بێ لە چامپیۆنز لیگ بە تایبەتی ڕوبەڕوونەوەی میلان و دۆرتمۆند پاریسی و نیوکاسڵ تاسبێ بەخواتان سپێن خواتان